سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی ئەم کاتتان باش خۆشحاڵم بۆ جاریشکە لە بەرنامەی پەروەردە و کۆمەڵ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. بەڕێزان تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان لەسەر کاریگەری فەلسەفەی پەروەردەیە لەسەر خێزان و قوتابخانە و کۆمەڵ و کۆمەڵگە. بەڕاستی بەڕێزان ئەگەر لە هەر شوێنێک شکۆی پەروەردە شکۆی مامۆستا شکێنرا ئەوە لوتکەی نەتەوایەتی دەڕوخێت و جوانی نیشتیمانی هەرەس دێنێت. ئێمە وەکو مامۆستا وەکو بەڕێوەبار وەکو باوکو دایک وەکو توێژەری کۆمەڵایەتی هەمیشە پاڵپشت و هاوکاری قوتابیان و خوێندکارانین بۆ ئەوەی بە هەمیشە بە قوڵی و بە فراوانی بیر بکەنەوە، هەمیشە بە ئاسوودەیی بژین، مرۆڤ دۆست بن، کۆمەڵ دۆست بن، ژیان دۆست بن، لەگەڵ خودی خۆیانە پەیوەندیان نەبێ، لەگەڵ کۆمەڵگا، لەگەڵ ژینگا، لەگەڵ خاک، لەگەڵ نیشتیمان. بەڕێزان ئێمە وەکو مامۆستایان وەکو سیستەمی پەروەردەیی پشتگیری و هاوکاری خوێندکاران و قوتابیانەکەین لە هەموو ڕوویەکەوە، نەک تەنها لە ڕووی مەعریفیەوە بەڵکو لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، هەروەها لە ڕووی داراییەوە، لە ڕووی مادیەوە، لە ڕووی معنەویەوە. ئێمە هەمیشە پشتگیری حەز و خولیا و ئامانجەکانیانین. حەزەکەین تەنها ئامانجیان بڕوانامە و نمرە نەبێ، بەڵکو کۆشی زیاتر، خسمەتی زیاتر، داهێنانی زیاتر. کەواتە ئێمە ئەگەر توانیمان لە هەر دڵی و دەرونی هەر تاکێکی کۆمەڵگا ڕووناچیەک دروست بکەین، جوانیەک دروست بکەین، ئەوە ئەتوانین سیستەمی پەروەردەیی بەرەو پێش بەرین. بەڕێزان ئێمە وەکو مامۆستا وەکو توێژەری کۆمەڵایەتی هەر یەکەمان ئەڵقەیەکین لە ئەڵقا ڕیزبەندەکراوەکەی ئامانجی قوتابیان و خوێندکاران. هەر ئەڵقەیەک لەو ئەڵقانە ئەگەر لاواز بێت ئەوە ئامانجەکەمان تێگەشکەیە. ئێمە هەمیشە لە خەمی ئەوانین، هەمیشە لە نزیشی ئەوانین، هەمیشە لە بیرکردنەوەی ئەوانین بۆ ئەوەی بتوانین ئێستا و ئایندەیان بۆ مسۆگەر بکەین. لە خەمی ئەوانین، هەمیشە لە خەیاڵی ئەوانین. کەواتە بەڕێزان نەرکو ئەڵێن چل خەم چل خەیاڵ چلیش وەسواسە سێ چلی چۆن دەرکەم بە یەکە ناسا. بەڕێزان ئەتوانین ئەو خەم و خەفەتە دەرکەین ئەگەر ئێمە وەکو مامۆستایان وەکو توێژەری کۆمەڵایەتی وەکو سیستەمی پەروەردەیی بتوانین بە چاوێکی گەشتبینیانەوە سەیری ژیان بکەین. ئەگە بە چاوی گەشتبینیانەوە سەیری ژیان بکەین ئەوە ژیان بە جوانی دەبینین. کەواتە بۆ ئەوەی لەم تەوەرە زیاتر بدوێن و زیاتر ڕوونکردنەوە بین، بۆیە ئەم جارە میوانداری یەکێ لە مامۆستا سەرکەوتوەکان و یەکێ لە توێژەرە کۆمەڵایەتیەکانی ناوەندی قوتابخانەکان کە مامۆستا ڕزگار قادر ئەحمەدە کە مامۆستای ئامادەی ئەزمەری کوڕانە. لێرەوە من ڕێز و سڵاومەیە بۆ هەموو مامۆستایانی ئامادەی ئەزمەری کوڕان و بەڕێوەبەرەکەیان و بە خێراتنی مامۆستا ڕزگارەکەم بۆ ئەوەی تاوتوێی فەلسەفەی پەروەردە بکەین و کاریگەری ئەو کێشانە لەسەر خوێندکاران و قوتابیان و چۆن توێژێری کۆمەڵایەتی لە ناوەندەکانی خوێندندا هاریکاریانن بۆی بیان خەنەوە سەردەگەی ڕاست و بتوانن بە ئامانجەکانی خۆیان بگەن. چووکە بەڕاستی ئەمڕۆ توێژێری کۆمەڵایەتی لە هەموو ناوەندەکانی خوێندندا زۆر پێویستەوە پێویستیەکانی ژیانە. کەواتە توێژێری کۆمەڵایەتی ئەگەر لە منە پرسن توێژێری کۆمەڵایەتی پزیشکی کۆمەڵایەتیە، ئەندازیاری کۆمەڵایەتیە، ڕێخەری کۆمەڵایەتیە. کەواتە بەخێر بێ مامۆستا ڕزگار و خۆشحاڵم بەم چاوپێکەوت. زۆر سپاس دەکەم. مامۆستا ڕزگارجان خۆ سپاس دەکەم. زۆر سپاسانەکەم بۆ ئەم بەرنامەیە. ئێمە توێژەرانی کۆمەڵایەتی ئاوێنەی کاری پەروەردەین، چاپەگوڵی ڕازاوی ناو باخچەی پەروەردەین. کاری سەرکەوتیمان ڕێنماییکردنی پەروەردەیی قوتابیانە لە ناوەندەکانی خوێندندا. ناوەڕۆژی کارەکەمان بەرگریکردنە لە مافەکانی قوتابیان لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی پیشەیی کەسایەتی پەروەردەییەوە. ئەمەش بە مەبەستی گواستنەوەی خوێندکار و قوتابی لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی باشتر. پەیامی تۆشجەران چەند ئامانجێکی لەخۆ گرتووە. ئامانجی چارەسەرکردن واتە چارەسەرکردنی حاڵەتەکانی کێشەی قوتابی و خوێندکارە لە خوێندنگاکاندا و ئامانجی گەشەپێدانە. ئامانجی گەشەپێدانیش لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی کەسایەتی پیشەیی بۆ وەک ڕێنمایی خوازێک بۆ خوێندکار بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ قەیران و فشارەکانە خۆی بگونجێ و تواناکانی خۆی بدۆزێتەوە بۆ ئەوەی لە
ئایندەدا ببێ بە مرۆڤێک کاریگەری لەسەر کۆمەڵگەکە و ئامانجەکانی هەبێت. ئامانجی پاراستنە توێژەرانی کۆمەڵایەتی ئامانجیان پاراستنەوە تا پاراستنی خوێندکارە لە هەموو شڵەژان و فشارێکی دەرونی کۆمەڵایەتی و پەروەردەیی و لادانی پەروەردەیی. ئەمەش لە ڕێگەی ڕێنمایی قوتابیانەوە و خوێندکارانەوە بە کاری گروپ بە تاک بە کۆمەڵ لە پرۆسەکانی خوێندندا. کاتە مامۆستا ڕزگار ئێوەشان بەشانی مامۆستا ئامادەکاری ئەکەن بۆ ڕۆڵەکانمان بۆ ناوەندەکانی ژیان و بۆ ئەوی ڕوبەڕووی کێشەکانمنەوە. کەواتە خۆ دەزانی ئەمڕۆ ئەمانە لە تەمەنێکی دیاریکراون، ئەمانە هەرزەکارن و خۆش دەزانی ئێمە بە کۆمەڵە قەیرانە تێپەڕەکەین. ئەم قەیرانانە کاریگەری تەواوی لەسەر دەرونی خوێندکاران و قوتابیان هەیە. پەیامە پەروەردەیەکەی ئێوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان چییە مامۆستا گیان؟ پەیامی پەروەردەیی ئێمە ئەوەیە توانی لە هەموو ڕوویەکەوانی ینی تۆ پرسیار لە کێشەکانیان لە ڕووی ئابوووریەوە کۆمەڵایەتیەوە دەرونیەوە ینی ئەچنە پرسیینەوە ئەکەن بۆی تێبگەن لە کێشەکانیان. بەڵێ باشترین بەرنامە بۆ ئێمە فۆرمی زانیاریە کە ئەو قوتابی خوێندکارانە کە لیان وەردەگرین ناونیشانی خۆیانی تایە ناوەکانیانی تایە جۆری هەڵسو و کەوتەکانیان دیاری نەکراوە بە تەواوەتی بەڵام تەمەن شوێنی ئەوانەی کە لە کۆوە هاتوون لە کۆوە نەهاتوون خەڵکی شارن یاخود دەرەوەی شارن ئینوان واتە ناونیشانی دایک و باوکیان شوێنەکانیان ئەوانەی کە ئایا کاری باری ئابووری ئەم قوتابی خوێندکارانە چۆن نیە لە ڕووی مادی و لە معنەویەوە چۆن بوون چۆن هاتوون چەند ساڵ کەوتون لەو قوتابخانە و خوێندگانە ئەمانەش یارمەتیمانەیە بۆ ئەوەی کە ئیشیان لەسەر بکەین. ئەمەش کەموکورتی تێدایە بەوە نابێ بەڵام ئەتوانین سەردانی خوێندکارەکان سەردانی کە سوکار و بەخێوکەریان کردین چەند زانیاریەکیان لێ وەرگین ئەمە زۆر باشترە لەوەی کە ئەو فۆرم زانیاریە کە بە تەنها لە خۆیانی وەرگین چونکە هەندێک کات قوتابی خوێندکار زانیاریمان لێ دەشارنەوە بەڕاستی لەو کاتەیە پێویستە ئێمە باشترین کەس لەوانە کە بۆ ئەوەی لە خۆی خوێندکار تێبگەیشتین بە تێبینیکردنە بە چاودێریکردنی قوتابیەکان و خوێندکارەکانە. بەڵام ئەمەش بە کاتێکی دیاریکراو ناکرێ وەخت و کاتی ئەوێ. خۆشبەختانە ئیم ساڵ سەرپرسیارەکانی پەروەردەیی داوامان لێ کردوون کە فۆرمێکی زانیاریمان لە بنەڕەتیەکانە بۆ بنێرن بە حکمی ئەوەی کە ئێمە لە پۆلی تەلەبەکان ئەو قوتابی خوێندکارانە لە پۆلی نۆیەن بۆدا هیچ زانیاریەکمان بۆ نانێرن. بەڵام عەفو مامۆستا گیان کەواتە ئەو بیتاقە مەدرسیی کە جاران هەبوو ئەوە یارمەتی دەرێکی چاک بوو بۆ ئەو کاتە زۆر شتێکی باش بوو بەڵام ئێستا پێت باشە ئەوە دووبارە بڵێ بەدا ئەو فۆرمانە خۆتانیکەن بەڵێ بەداخەوە ئێستا فۆرمەکان ئێمە خۆمانەکەین کات و ساتێکی زۆرمان ئەوێت تاکو لەو قوتابیانە تێبگەین. بەڕاستی پۆلی چوارەکان واتە پۆلی دەکان کە یەن بۆ لامان زۆر هیلاکمان دەکەن بەڵام ئەگەر ئەم فۆرمی زانیاریانە لە بنەڕەتیەکانەوە بێ لەگەڵیان کار ئاسانەیەکی باش بۆ ئێمە دەکەن. باشە مامۆستا گیان ئەم خوێندکاران و قوتابیانە کێشیان هەیە بۆ ئەوی متمانە دروست بێ لە بینی خۆتان و خوێندکاران و قوتابیان. ئەو متمانەیە چۆن دروست دەکەن بە چ ڕێگەیەک بە چ زمانێک بە چ پەیوەندیەک چونکە زۆر جا قوتابیەکان لەوانەیە ئەو کێشەکانیان بشارنەوە بەڵام چۆن تۆ بتوانی متمانەیەک لە بینی خۆت و ئەوە بڕوایەک دروستکەی بۆی توانی بە تەواوەتی لە کێشەکانیان تێبگەی دروستبوونی متمانە. بەڵێ متمانە کارێکی ئاسان نییە لە نێوان خوێندکار و مامۆستا و توێژەردا. ئەو خوێندکارە تازانەی کە ئێمە هەل لە دەست پێشی قوتابخانە و خوێندنگاوە کە دەکرێتەوە خۆمانیان پێدەناسێنین ئیش و کارەکانی خۆمان دەنین کە ئێمە توێژەرانی کۆمەڵایەتی بەرگریکارێکی سەختین لە مافەکانیان دەبێ هەرچیە بێ بە نهێنی بێبەیت بێ ئەگەر بە دایک و باوکی نەوتێ بە کەسوکاری نەوتێ بە نزیکترین کەسی نەوتێ دەتوانن بە ئێمەی بڵێن ئێمەش ئەبێ دڵسۆزی خۆمیانمان بۆ دەڕوین هاوخەمی بۆ خۆمانیان بۆ دەڕوین لە چکاتی چاوپێکەوتنەکانە مەرج نییە یەکسەر جوابی وەڵامەکانت باتەوە زانیاریەکانی بیاتێ دەتوانی پێی بڵی فشارێ ناخەمە سەر ئەتوانین بۆ دانیشتێکی کە ئەوە دووبارە بکەینەوە بۆ ئەوەی تۆ متمانەی زیاتر بە من بێن نهایەنەکانی پارێزراوە من دیفەت بەرگریەکی سەرسەخت لە تۆ دەکەم هاسۆزی و خەمە بە حکم و ئیش و کارەکەم ئەو پیشەکەم توێژەری کۆمەڵایەتیە ئامادەم بەرگری لە تۆ بکەم بەڵام پێش ئەوەی کە پێشی بڵێ من توێژەری کۆمەڵایەتی ئەتوانی پێی بڵێ تۆ ئەتوانی تەعامل بکەی لەگەڵ منە وەک هاوڕێیەک
وەک مامۆستایەک وەکو باوکو و دایشێک وەکو هاوڕێگە توانین زۆر چاکە مامۆستاجان ئێوە وەکو بەڕێوەبەری قوتابخانە و مامۆستایان تا چەند هاریکارتانن بۆ ئەوەی بە تەواوەتی زۆر جار خوێندکار قوتابی کێشەی لەگەڵ مامۆستا هەیە لەگەڵ ئیدارە هەیە ئێوە ئەنی ئیدارە چۆن هاوکاریتانەکەن مامۆستاکان چۆن هاوکاریتانەکەن پاڵپشتان دەکەن بۆ ئەوەی بە تەواوەتی لە کێشەکانیان تێبگەن من زۆر سپاسی بەڕێوەبەرەکەی خۆم دەکەم نازانم بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان و خوێندنگاکانی کە چۆنە بەڵام زۆربەیان ڕازین لە بەڕێوەبەرەکان و یاریدەدەرەکانیان ئیشکالاتمان بۆ دروست ئەبێ مامۆستا هەیە لادانی پەروەردەیی لەوە دروست دەبێت بەڵام دەبێ بەڕێوەبەر مامۆستا هاوکاری توێژەر بێ لە ئەرکی ڕێنماییکردنی خوێندکاران چونکە ڕۆلی توێژەر ڕۆڕێکی دەوریی گرنگی هەیە لە بەڕێوەچوونی قوتابیان و خوێندکارەکاندا بەڵێ چارەسەر و چاکسازیە ئەبێ بە هەردووکمان بە هاوکاری هەمە هاوسەنگیەک هەبێ لە نێوان توێژەری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرەکان و مامۆستاکانە ئەگەر ئەو هەڵسەنگیە نەبێ بە سوودی قوتابی ناشکێتەوە واتە بگرە زیانیش بە قوتابی و خوێندکار دەگەیەنێت لەم حاڵەتا دەبێت ئەو هاوسەنگیەکە هەبوو هاوسەنگیەکی باش بێ بۆ ئەوەی قوتابی سوودی لێ وەرگێ و ئێمە زۆر ئیسفادە واتە سوودمان لە ڕابەری پۆلەکان زیاترە چونکە ئەوان 45 دقه هەموو ڕۆژێ لە ناو پۆلەکەیان زیاتر شارەزاییان هەیە لە ناو هەڵسوکەوت و ڕەفتاری قوتابی خوێندکارەکانە لە پۆلەکاندا ئەوان هەڵسوکەوت و شتەکانمان پێ دەڵێن کە ئەوایی کە ئێمە نایزانین و خۆشمان دەتوانین چاودێریەکی توندی قوتابی خوێندکارەکان بکەین بە مەشتمان زۆر بۆ دەرەکەوێت دەستخۆش بەس من لە قسەکانت تێگەیشتم ینی قوتابخانەکەیەوە چەند خوێندکار و قوتابیتی هەیە بە حدود تەسەووری خۆ چەندیتی هەیە بەداخەوە ئەو ژمارە قوتابیانی ئێمە زۆر زۆرە لەوەی پۆلیمان هەیە 50 خوێندکاری تێدایە مەبەستی من ینی ئەم توێژەری کۆمەڵایەتیانە بەڕێزدان چەند کەسن لەوێ چەند توێژەر هەیە لە یەک توێژەری کۆمەڵایەتیم لەوێ ناتوانم باسی خۆم بکەم ناتوانم بڵێم پرۆفیشناڵانە زۆر بە تاواتی لە ساسە ئامانجەکانی خۆمان پێکاوە بەڵام توانیمانە زەبتێکی قوتابخانە و خوێندگاکەمان بکەین و مدیر لە کێشەکانیشان تێ بگەن و لە کێشەکانیشان تێ بگەین و هەموو کەس ئەزانێ قوتابیەکانیش خوێندکارەکانی شاهیدی ئەوەن کەواتە ینی ئەو قوتابخانە پێویستی بە توێژەری زیاترەیە ینی بەڕایی من هەر سێ پۆل و توێژەری شێوێ چونکە بڕاستی شوێنیشیش بە شوێنیشکە ئەگۆڕێ ناوچەیەک بە شوێنیشکە ئەگۆڕێ ینی توێژەرە کۆمەڵایەتەکان کەواتە دائیمەن لە ناوەندیان مەیدانی لەگەڵیان ناژین کەواتە مامۆستا ڕزگارجیان بە شێویشکە پرسیارەکە بکەین ئەتوانن بەرنامەیەکی دیاریکراوتە نەبێ بۆ دیاریکردنی هۆیەکانیان هۆی کێشەکانیان مەسەڵەن قوتابیە قۆپێیەکات مەسەڵەن قوتابیەک شەڕەکات قوتابیە مەسەڵەن خوانەخوازە دزیەکە درۆئەکە ئەم کێشانە هەیە ئەمە اعتیادیە لە قۆناغەکانی ژیاندا یعنی بەرنامەیەکی دیاریکراوتانەیە بۆ دیاریکردنی هۆکاری ئەو کێشانە زۆرجار لەوانەیە یەک هۆکار نەبێ تەلەبە لەوانەیە کێشەی شێبێ لەوانەیە چەند هۆکارێک بێ هیچ بەرنامەیەکی دیاریکراوتانەیە بۆ دیاریکردنی هۆکارەکان بەڵێ باشترین بەرنامە بۆ ئێمە توێژەر فۆرمی زانیاریە کە پێم وتی وەری دەگرین لە قوتابی خوێندکارەکان لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و ئەمانە کار ئەکەنە سەر ڕۆلی ئەو قوتابی خوێندکارە لە ناوەندەکانی خوێندندا ئەزانین چی ئەکەن و چی ناکەن بە حکمی کاتەکە و تێپەڕبوونی کاتەکە زۆر بە باشتری لە خوێندکارەکان تێدەگەین کە چی ئەکەن و چی ناکەن ڕەفتاریان چۆنە چۆن نییە پەروەردەییان چۆن نییە ڕێنماییان پێویستیان نییە کەواتە ئێوەکو توێژەری کۆمەڵایەتی لە هۆکارەکان بەرنامەیەکی دیاریکراوتانەیە یەک دوو سێ چوار چەند هۆکاری هەبوو تۆ لە ڕێی هۆکارەکان ئەوانەیە ئەتوانی چارەسەری کێشەکانیان بۆ بکەیت جۆری چۆری کردارەکانی ئەو ڕەفتاری چۆنە مەسەلەن قوتابی نەخۆشی خەمۆشی هەیە قوتابیە بەڵێ لادانی پەروەردەیی هەیە قوتابی خوێندکارمان هەیە شەڕانگێزە قوتابی بڵێ تەشخیصیان دەکەین بە مرور بە بەردەوامی ئەو چەند کاتێکیمان پێویستە لە هەمویان تێدەگەین کارەگرانەکەی ئێمە تەنها لە پۆلی دەکانەوە دەست پێەکە بەڵێ کە تازە یەنە ناو قوتابخانە و پرۆسەی خوێندنەوە لە دوای ئەوە زۆر بەباشی لیان تێگەین لە پۆلی 11 و 12
وەکو گوڵێکی پاچیان لێ دێ لای ئێمە. زۆر چاکە. مامۆستا تا چەند پەیوەندیتان لەگەڵ باوکو و دایکیانە هەیە؟ پەیوەندیەکانی دایک و باوک زۆربەی کات ئێمە ئەتوانین لە کاتی گرفتدا لە کاتی کێشەکاندا پەیوەندی بە دایک و باوکیان دەکەین، چونکە ئەدرەسیانمان لایە، ناونیشانی ماڵیانمان لایە، ڕقەمی تەلەفۆنەکانیانمان لایە، بە مۆبایل بێ، بە هی ماڵەوە بێ. ئەگەر ڕقەمی دایک وەرەگرین، باو وەردەگرین، هی ماڵەوە نۆرمال وەردەگرین، هی برای گەورەی وەردەگرین. هاریکارتانن لە کێشەکانە؟ زۆربەی کات هاریکارمان لە کێشەکانە. ئەوەی کاریکاریش نەبێ ئێمە وەکو خۆمان توانیمانە بە تەنگ کێشەکانەوە بچین خۆمان سەردانیانەکەین لە پێناو سوودی قوتابیان و خوێندکاراندا. مامۆستا گیان بەنسبەت ئەنی بەشی وێژەیی بەشی وانەی کۆمەڵناسیان هەیە لەگەڵ فەلسەفە. بەڕای من وەکو ئەو پرۆگرامە و ئەو مانەژەی فەلسەفە و کۆمەڵناس کە خوێندوومەتەوانەیە بەڕاستی زۆر لاوازە. یعنی ئێوە هیچ هەڵسەنگاندنێکتان بۆ ئەم وانانە کردووە، داواتان لە وەزارەت کردووە، کە داواتان لە لایەنی پەیوەندیدار کردووە کە ئەم منهەجە ئەم وانەیە کە دانراوە زۆر ینی ڕۆحێکی زانستیتیانە. چی بکەین بۆی کە بۆ هەر سێ مەرحەلەکە تۆ 10 هەیە، 11 هەیە، 12 هەیە وچنە زانکۆ ئەنی پێویستە بەتەواوەتی لە وانەی کۆمەڵناس تێ بگەن، لە فەلسەفە تێ بگەن. بەڵام بەداخەوە سەیرێکم بە تایبەتی وانەی فەلسەفە ئەم وانەیە هەچی ڕۆحی زانستی بێتیانە. یعنی ئەمە کاتێکی زۆر لەسەر مامۆستا ئابا لە تەلەبە ئەبا ئەتوانێ ئەم پرۆگرامە زیاتر کرێ و فراوانتر کرێ و بۆی بیری تەلەبە و بۆچوونی تەلەبە زانیاری زیاتی لەسەر وگرێ بۆی کاتێکە چێتە زانکۆ بزانانی ئەمادەیە چیە بە تایبەتی کۆمەڵناس کە ئێمە لە ناوەندی ژیانە ئەو شێشانە ڕوبەڕوومانە بێتەوە. بەڕێستان یعنی هیچ داواکاریەک، هیچ هەڵسەنگاندنیەک، هیچ داواکاریەکتان کردووە لە وەزارەت بتوانرێت ئەم پرۆگرامانە بگۆڕون فراوانتری بکەن؟ من بە هەموو شێوەیەک لەگەڵ بۆ چوونەکانی تۆیان ئێمە داوامان نەکردووە، بەڵام ئەوە پسپۆری تایبەتی پەروەردەی دەوێت. بەڵام ئێمە وەکو هەز دەکەین کەم و کورتیەک هەیە لە کۆمەڵناسیەکانی لە وانەی کۆمەڵناسی لە پۆلی 4 وانەی فەلسەفە لە پۆلی 11دا، چونکە هەر خۆی بە کتێبەکانە دیارە نووسراوە سەرەتاکانی کۆمەڵناسی. واتە کۆمەڵناسی ئەگەر تۆ باسی بکەی ئەم کتێبە لە پۆلی 4 دەخوێندێت لەواتە لە پۆلی دەیە دڵۆپێکە لە ڕووبارێک. کۆمەڵناسیمان هەیە دینیە، کۆمەڵناسی سیاسی هەیە، کۆمەڵناسی گشتی هەیە، کۆمەڵناسی هەیە، پەروەردەیی هەیە، بە هەموو جۆرەکان کۆمەڵناسی یاسایی هەیە، کۆمەڵناسی کۆمەڵایەتی هەیە. بەڵام بەداخەوە ئەمە دڵۆپێکە لە دەریایە ئەم کتێبە کە دانراوە بە پۆلی دەکان. و دوای ئەوە کەم و کورتێکی تریش لەم کۆمەڵناسیە هەر ئەوەیە کاتێ ئەو قوتابی خوێندکارانە دەیخوێنن تەنها دەیەوێ بڕنامە بەدەستبێنێ و نمرە بەدەستبێنێ، لە هیچ شتێکی تێناگا و بەداخشەوە لە پرۆستەکانی خوێندننا هیچ پسپۆڕێکی کۆمەڵناسی ئەو وانەیە ناڵێتەوە بۆ ئەوەی قوتابی خوێندکار چێژێکی تەواوی لێ ببینێ، سوودێکی تەواوی لێ ببینێ. تەنها ئەو مامۆستایانەی کە وانەی کۆمەڵناسی وەردەگرن بۆ ئەوەی دەرسی حیسەی خۆیان کە تەواوکەن کە چەند کە سەرپەرشتیاری تربیەکان بۆیان داناون چەند حیسە بڵێنەوە تەنها تەواوکردنی حیسەکانیان. بەداخەوە چونشی خۆی مادەی کۆمەڵناس مادەی شێبێ زیینگو بێ لە ناو کۆمەڵگایە، چونکی ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی قەیرانەکانە بینەوە و زۆربەی زۆری ئەو کتێبانە کۆمەڵناس ینی چارەسەری تایە خوێندنەوە و تێگەشتنی قوتابی بۆی یارمەتی دەریشە بۆ ئێوە. بە تایبەتی فەلسەفە پێویستە لە بەشی زانستیش بکوێنرێت. فەلسەفە ینی ژیان، ینی لە کۆڵینەوە بە دوواداچوون سۆڕاخکردن هەتا حقیقەتێک و ڕاستێک لە بابەتەکان بۆ دەرکەوت لە کۆتاییدا دەبێ بە یاسایەک. ینی لە هەموو دنیادا لە هەموو زانکۆکاندا لە هەموو سیستەمێکی پەروەردەیەکانە فەلسەفە دەوریشی گرنگە بینێ بۆ هیوایەم ینی ئەم قسانەی ئمە بگاتە شوێنی خۆی. مامۆستا ڕزگارجیان ئێوە کەواتە مەیدانین لەگەڵ ژیانی قوتابیەکانە، ئەنی هاوکارن لێپرسینەوە بە دوواداچوون وەکو هاوڕێک، وەکو باوک، وەکو دایک. ئایەوە لەگەڵ سیمینار و کۆڕ و کۆبوونەوەکان لە هەفتانەیە ڕۆژانەیە سیمینارەکان کە بۆیانەکەن لەسەر کام دیاردانەیە، ئەو دیاردانەیە کە واقعیە و یا ڕۆژانە کە ڕوئەیات ئەمانیان بۆکەن؟ بەڵێ سیمینار و کۆڕ و کۆبوونەوەیان بۆ دەکەین. هەر لە دەست پێکی قوتابخانەوە لە پاش ناسینی خۆمان ئێمە باسی چەند شتێکیان بۆ دەکەین.
بە تایبەتی لە ڕووی دەروون ناسیەوە لە ڕووی کۆمەڵ ناسیەوە ئەو قوتابی خوێنکارە هیچ شارەزاییەکیان لێنی ئەگەر لەو ناوەندی خوێندگانی یەن کە لە بنەڕێتیەکانەوە ئەگەر توێژەرێکی کۆمەڵایەتیان باش بێ کارەکە بۆ ئێمە ئاسانترە شتێک تێدەکەن لەبارەی ئەو ئیشانی کە ئێمەوە دەیکەم بەڵام بەڕاستی ئێستا قوتابی و خوێنکارەکان متمانێکی زۆر تەوایان بە ئێمەیە لە ئیشەکەمان دەزانن و ئێمە شەر خۆمان پێیان دەڵێن دەرگامان کراوەیە دەرگامان ئاواڵەیە بەبێ دەرگالێدان دەتوانن بێنە ژوورەوە لە هەچ کاتی گیر و گرفتێکە بێن بۆ لامان کاتە ئێوە خۆتان مامۆستا ڕزگارجان راپۆرتی شتانەیە توێژینەوە شتانەیە لەسەر کەسایەتیان لەسەر ژیانیان لەسەر کارەکانیان ینی خۆشیان ئەو هەستیانەیە کە بێن بۆ لاتان کێشەکان ڕوونکەنەوە بەڵێ بە تایبەتی زۆر قوتابی خوێنکارمانە خۆیان دێن بەڵام لە چەند کاتێکە کە گرفتێتە دروزە بێ بۆ کێشەی قوتابیە ئەگەر کێشەکەی قورس بێ ئەو نایە خۆمان بەداداچوونی بۆ دەکەین خۆمان ئەنێرین بە دوایە خۆمان ئەچوین بەرۆکی پێدەگرین نەک لە ژێر فشارە بۆیان ڕوون دەکەینەوە کە ئێمە ئامانجی ئێمە سەرخستنی تۆیە و بەدیهێنانی تواناکانی ئێوەیە ئەوانیش خۆیان سات بە سات کات بەکات لەوە تێدەکەن کە ئێمە چیان بۆکەن چی ناکەن بەرەو پیرمان دێن زۆر سپاس بۆ ئێوەش ئیلاکمان کردیت میێوانداریەکە و خۆش بوو هیوادارم وتەکانێ ڕستەکانێ ژێی خۆی بگرێت و ئەمە هاریکاریەک بێ بۆ هەموو لایەکمان بەڕێزامیش لە کۆتاییدا ئەڵێم ژیان دیاری خوداوەندە بۆ ئێمە شێوازی ژیانی ئێمەش دیاری ئێمەیە بە خوداوەند هیوادارم ژیانێکی خۆش و گەشتبینانە بۆ ڕۆڵەکانمان مسۆگەر بکەین و بتوانن بە شێوەیەکی ئاسوودەی بژین مامۆستا ڕزگارجان حەزەکەمانی دواوتت دوا زیانیاریت چی تێ بۆمان بڵیت زۆر سپاس دەکەم ئامۆژگاریەک لەلایەن ئێمەوە بۆ قوتابیان و خوێنکارە چاوگەشەکانمان ئەوەیە ئەگەر بە چاوی گەشتبینانەوە بڕوانی بۆ ژیان هەموو شتێ بە جوانی دەبینی ئێمە دەڵێن تۆ بەرپرسی یەکەم و کۆتایی لە دیاریکردن و دوا ڕۆژی چارەنووسی خۆت و ئایندەت ژەهری مار ئەگە دەستی مرۆڤی کارامەوە بکەوێ دێکە بێ بە شیفا بەڵام هەنگوینی شیرین ئەگە دەستی مرۆڤی نەزان بکێ دەبێ بە ڤایرۆس و کە ڕوو دەکات سەرکەوتنەکان تەنها بە وێزگەی ماندووبوون و کۆڵنەداندا تێدەپەڕێ ئەویش لە ڕێگەی زانستی بەردەوام و کۆڵنەدانەوە ئەقڵ و بیرتان گەشە پێ بدەن بە هەموو خەون و ئامانجەکانتان بۆ ئەوەی بگەن یاساکانی ژیان وا دەڵێ لە کۆتاییدا سەرکەوتن لە ژیاندا دەرگایەک نییە هەرچیتە ژوورەوە سەرکەوتن دەوەیە بە پێژەیەکە سەرکەوی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ تۆش ئیشەڵڵا هەر ئێوە هەنگوین و شانەی هەنگوین بۆ ڕۆڵەکانمان و سەرکەوتن هەر بۆ ئێوە ئیشەڵڵا